لە ئێستا نزیکە بێتەوە لە 750,000 دلار 75 دەفتەر لە 0 بۆ 100 بە دوو چرکەونی و ئەڕات يا الله ئەمە ئەیبینن ئەمە یەشێکە لە دەگمەنترین ئۆتۆمبیلەکان لەسەر ئاستی عێراقدا وەکو کە باسیش دەکرێت گرانترین ئۆتۆمبیلە لێسادا کە بوونی هەیە لە عێراقدا ما ئۆتۆمبیلی کۆمپانیای لامبۆرجینیە جەم زۆر زانیاریم نییە لەسەری کاگەرێس حەسەن بەڕێبەری کۆمپانیای مجازی فیلێ کاگەرە سڵاو لێ بێگە فەرمووی تێرە فەرموو ئەم ئۆتۆمبیلە چییە بۆ ئەمەنە گرانە و مواصفاتەکانی چییە؟ کاک دیلان ئەمە ئۆتۆمبیلی لامبۆرگینیە جۆری ڕێڤێلتۆ مۆدل 2026 کە ئەتوانین بڵین یەکێکە لە خێراترین سوپەرکارەکانی کە ئێستا لە عێراقا هەبێت لە مۆدیلی 2026 کە خاوەنی مەکینەیەکی 12 پستۆنی تەنەفوس تەبیعیە لەگەڵ پلاگین هایبردمان هەیە ینی هەم کارەباشی لەگەڵا هاتووە خاوەنی مەکینەیەکی 12 پستۆنە وەکو عەرزم کردی 6.5 لیترە لە 100 مەترا تقریبا ئەچێتە لە 0 بۆ 100 بە دوو چرکەونی و ئەڕات و زایدن ئێمە وەکو ئەوەی کە ئاماژەمان پێدا ئەم ئۆتۆمبیلە پارچەکانی ئەگەر بیبینی لە شێوەی لە DNA لامبۆرگینی دروست کراوە لە DNA و لامبۆرجینی زۆربەی پارچەکانی حرفی وایە ئەگەر جوان تەماشای بکەیت ئەوە کە لە هەیە لە لایتەکانی کاگەرێز ئەم ئۆتۆمبیلە نرخی چەندێکە؟ لە ئێستا نزیکە بێتەوە لە 750,000 دلار 75 دەفتەر 75 دەفتەر بەڵێ باشە لەمە گرانتر هەیە نییە لەسەر لە عێراقا؟ نەخێر ئێستا نییە تای پێشی کۆمەڵگە ئەمە ئەکڕێ زیاتر بۆ سەرمایەدارە بەڕاستی بۆ سەرمایەدار بەڵێ خواستی لەسەر ئێستا لێتان فرۆشتووە ئەمە یەکەم دانەیە هێنین و تازەش هاتووە بەڵام بەڵێ خواستی لەسەرە بەستا ئێستا ماوەتەوە چەند ڕۆژێک دوو ڕۆژێکە بێ هاتووە دوو ڕۆژێکە بێت بەڵێ یعنی وێنێ بڵێ خەڵک بێت و بێ بیکڕێت و یا سەری تا ئێستا کەس نهاتووە سەری بە بگرێت و ئەوانە بەڵام تەلەفۆن هەیە و مشتری لەسەرە بەنزینی زۆرەخوا نا لە چاوەوەی کە 12 پستۆنە با بڵین بۆ 100 کیلومتر لە 14 بۆ 16 لیترەخوا لە چاو 12 پستۆن و بە خێرایی تقریبا 1001 هۆرس پاوەر بەسەرەوەی ینی لە چاو خۆی ئەو بەنزینە زۆرە ناخوا بەقی چەندێکە خۆ کەمتر لێرە ئۆتۆمبیلی دیکەی لێل ئەمەی لە پشتەوەیە ڕۆزڕۆیسە ئەمە جۆی ڕۆزڕۆیس کەڵینانە هەمیش هەر 2026 نەبانە بەڵێ ئەمە سفر نەمانەش بەڵێ 0 کیلومتری بلاک باجن توانین بڵین تقریبا فول مواسەفاتن بەڵام وەکو ئەو گرانی نەمانە لە دەوری 670,000 بڵین 67 دەفتەر 67 دەفتەر بەڵێ ئەمانە بێت چێ بیکڕێت هەر زیاتر ئەوانش بۆ سەرمایەدارن بەڕاستی بۆ بزنسمان و سەرمایەدارەکان فەقیر نییە نەخێر شتێک هەیە لە ڕۆژڕۆیسا کە دەستکاری ئەو هێماکەی بکەی ئەچێتە ناوەوە ئەمە تا چەندێک وایە وە دیزاین کراوە ئەمانەش بەڵێ هەمووی وا دیزاین کراوە بۆ ئەوەیە ینی بە سەلامەتی بمێنێتەوە بۆ نمونە ئەمە شتێکە بارزە دیارە خەڵک لەوانەیە لە شوێنێک ئاوەستابی یەکێک بێ ڕای کێشە یان لی کاتەوە کە تۆ لەگەڵ ڕات کێشە ئەو خۆی ئەڕاتە ژوورەوە بۆی بە سەلامەتی بمێنێتەوە تا ئێستا گرانترین ئۆتۆمبیل کە لەم کۆمپانیای ئێوە فرۆشرابێ نرخی چەندێ بووە؟ تقریبا لە 72 دەفتەر 73 دەفتەر 730,000 بۆ 750,000 ڕۆژمان فرۆشتووە پێشتر ئەی نەچۆتە ملیۆن دۆلار؟ نەخێر تا ئێستا ملیۆنی نەبووە ملیۆنی نەبووە نەخێر هەر لە سلێمانیە نەبووە؟ نانا نەبووە ئەم ئۆتۆمبیلی لامبۆرجینیەکە بەڵێ ئەمە لەمە خێراتر هەیە لەمە بەهێزتر هەیە ئێستا لە کوردستان عێراقا ئەگەر دەستکاری نەکرابێ هیچ شەریکە بێ نەخێر نەخێر نییە ئەو منافسی فیراریە فیراری تا ئێستا 1000 هۆرس پاوەریە ئەم کردێتی بە 1001 و تۆزێک سەرەوە بەڵێ بەس فیراریش لێرە نییە تامە تاکە سیارێکە بەو هۆرس پاوەرە هەبێت و دەستکاری نەکرابێ یانی لە شەریکەوە هاتبێت